Yana Akrê di nav Cemawer û Erdê xwe yariya xwe ya êklaker digel yana berdereş encam da. Ev yariyek bu her du yanan ya êklaker e, çunki Akrê 2 sal e li hêviya serkeftinê bû xula nayab. Yana berdereş jî şerê man û nemanê diket bû manevê di pila êkê de. Li nîva êkê ya yariyê, her du yana hewlên zûr danbû tûmarkirina golê belê delîvên zûr hatine ji destdan û nîva êkê bê gol bû her du layan bi dawî hat. Di nîva duyê, guhorîna plan û yarîzanan astê yariyê bilindtir lê kir û yarî germtir bû. Yana Akrê jî hêrişên wê zêdetir bûn û çend delîvekên golkirinê jî ji dest dan. Çunki hêla bergiriya yana berdereş ne hêlan wê delîvê bi xwe tûmar bikin û bi vî awayî yarî bê gol bû her du tîman bi dawî hat û yana Akrê serkeftina xwe misûger kir bû pila nayaba Kurdistanê. دەستپێکی ئارمانجا سەرەکیە کارگەریە یانێ سەرکەفتنە یانێ بوو بخۆڵە نایاب و سپاس بۆ خودیان گەشتنەوە ئارمانجێ و یاریەکە ئەڤروکات گەلیانە بەردەرەش وەک هەف بووین 0-0 نەتیجە بەس الحەمدلله شکر بۆ خودی یعنی ئەو ئارمانجا مەدویە ئەم گەشتی دیسای دو افسر کافتنه پیشکی پیروز با یعنی پیروز الوی جمهوری راستی مستاهلن او افسر کافتنه ان شاء الله بیت هاندونه کوام بخلا پلن باشتر خو آماده بکینو همین نتیجه کنی دیکش یعنی اویدیو منه بین صالح منه بین بس با الحمدلله 0-0 به تعادلش هم سرد کفتین ئەوی ڕاستی بێمە زۆر دڵخۆشین لەبەر بەڕاستی ئێمە یەکەم جار لە بیدای دەوریەکەەوە یەک ئامانجمانە بی ئەوش سەرکەوتم بۆ پلەی نایابی سواز بۆ خدای گەورە بەوجود مادیبین یاریزانان و دەستەی ڕایەنەر و ئیدارە و ئەو هاندڕە خۆشەویستانە توانیمان بگەینە شوێنەکەی دروست کە جێگای یانەی ئاکری ئەوش پلەی نایاب کوردستانە من داوایەکم هەیە لێرە ڕاستی چونکە یاری خاک ئەوە دوو یاریە یاریدا شۆریجا و یاریدا یانەی گارە بەڕاستی چونکە خاک تیپەکی ئەوها نییە کە بدۆڕێ خاستە ناو خاکی خۆی چونکە خاک لێرە لە ئاکری بردەوە 2-0 هەمووتانیش دەزانن ئاگادارن بەڕاستی تەلاعوب بە یاریەکان دەکرێت داوایانیش لەمە کرد بەڵام ئێمە ئەخلاقمان پەروەردەمان ئەوە ڕێگەمان نادا چونکە ئەوە دوورە لە ڕاستی لە وەرزش ئەو جە داوا لە ئیتیحاد دەکەم لژنەیەک پێک بێنی لەسەر یانەی خاک بەڕاستی یاری فرۆشت بû cara duê yana Akriya werzişî digihîte vî astî û hîviyên wan bicihatin. Belê erkê wan quristir bûye bû sala bihêtin. İsmaîl Seîd, Dezgehê Mîdyayî Badînan, Akrê.